سڵاتان لێبێ لە شوێنێکەن سەبارەت بە دیبەیتەکەی سوید ئەوەی کە جەنابی مامۆستا لە وڵاتی بەریتانیاوە بەڕێکەوت چوە وڵاتی سوید لەوێ ڕوبەڕووی کابرایەکی دژە ئیسلام بوویەوە و هەممان دیبەیتەکەمان بینی بەڵام زۆر تاکەم چەندین پرسیار دروست بوو لەلایەن ئێمە و ئێوەوە ئەو پرسیارانە و چەند پرسیارێک کە ئیمڕۆ ڕوبەڕووی کەسایەتی دیاری ئاینی جەنابی مامۆستا عەبدولحەمید کە ناسراوە بە کوڕی پاک ئاڕاستە ئەکەین. سڵاو لێوێ جەنابی مامۆستا. سپاس بۆ ئەم دیدارە کە قبوڵ کرد. بەوە دەست پێکەین کە بۆ ئەو دیبەیتت کرد بۆ ڕۆشتی بۆ سوید. بسم الله الحمد لله الصلاة والسلام على رسول الله. مەسەلەی دیبەیت لە ناچاریە لەوەی کە گەنجێکی زۆری بێ ئاگا لە دینەکەیە تەنها سەرقال بە تیکتۆک و ئەو سیستەماتیکە و سەردەمەیە ئەبینی کاردانە و بڵین تەسیرێکی زۆریان لەو گەنجانە کردو ئاگان لە دینەکە نەبووە شارەزای دینەکە نین و تیکتۆکش ئێمە بە تایبەتی مامۆستایان پێمان شەرم و بێنێ تیکتۆک چکە ببینین شەڕە جوێنێ و یعنی شتی زۆر نامە و زۆر بێ ئەدەبانە زۆر ئەبینی لە تیکتۆکە پێمان شەرم بە مامۆستاکان ڕووبکەینە ئەوێ کە ڕوومان نەکردەوێ گەنج ڕووی کردوتەوێ کە گەنج ڕووی کردوتە ئەوێ ئەم دزانە بە فرسەتیان ئەزانی وە پەلاماری ئەو گەنجانەیاندا بوو گومانیان بۆ دروستکردبوون لە دینەکەی ئەجا وەکو ناچاریەک چونکە ڕاستیدا ئەو کابرا تەحەدای ئەکرد تەحەدای ئێمەش نا مەلایەکان تەنها بەڵکو تەحەدای هەرچی مسلمانە بە ئەسلوبێکی زۆر قێزەوەن ئێوە بێ شەڕەفینە بێ کەڕامەتینە مەلا بێ شەڕەفەکانتان بێن باشە تۆ ئەگەر مولحیدی و کافری بۆ بە خەڵکەری بێ شەڕەف بێ کەرامەت باشە لێرە ڕەگەر ببوورە ئالەویا کە ئەو وای وت ئەو دەستەواژانەی بەکارێنا تووڕەبوونمان بینی لەناو مسلمانەکانە بەڵام لە کاتێکا کە دابەزیە سەر پێغەمبەر صلی الله علیه و سلم و دابەزیە سەر یعنی هێڵە سوورەکانی بەزان ئەو کاتە تووڕەبوونی وامان نەبینی ئەوت چی بوو وا نازانی ئەوە جێی پرسیارە کە ئەبوو لە یا تووڕە بکرێت یعنی لەو یا تووڕەبوون دیار بێت نەک بۆ تووڕەبوونی شەخسی ئێمە تووڕەبوون لە تۆ مەبەستەوێت لە کاتی دیبەیتەکە لە کاتی دیبەیتەکەیە کاتی کەوتی مسلمانان گەوادوی ئەو شتەیە بە شەخسی شتێکی دیاری کرایی باز کرد کەوتی برایەک تووڕەبوو لێیە چەند نەفەری تووڕەبوون چونکە ئەو تووڕەبوونە تەڕاکمی ئەو تووڕەبوونانە بوو کە خەڵک قوتی دابوو لەوەی کە ئەو کابرایەت چەند مانگێک و ساڵێکە 6 مانگە من نازانم چەندە لە تیکتۆکە ئەو جنێوانەی بە خەڵک ئەدا ئیتر خەڵکەکە بۆکو بڵێ خواردبوویەوە دووبارە کە ڕووبەڕووی خەڵکەکە و قسانەکە خەڵکە خەریب و گڕیە گرت پێش ئەوان بێن من بەو خەڵکانم وتوبراینە وامەکەن ئەو کابرایە خەفسێ دروست بکەن بۆی لە دەستمان دەربچێت دوایە بڵێن ئەها ئیسلام هیچی پێنە و بۆیە وایان کرد ئێمە بۆیە پێشتر ئامۆژگاری ئەو برایانم کردمیانم ئامۆژگاری کردبوو ئەگەنە خوان ڕانە ئەگەر لە ڕاستیدا بۆی دیبەیتەکاندا ئەنجام بدرێت بۆی بە خەڵکەکەبن ئەمە درۆ ئەکا ئەمەی پێێتی هەموو چاوەشەکاریە ئەمە بەسمان ئەوە بوو مامۆستا بۆ پۆلیسات بوو پۆلیسمان بینی لەوێ پۆلیس من وەکو هاوڵاتی مولحیدەکان بۆچی نەبووە مولحیدەکان نانیە نابوو من وەکو کابرایەک هاوڵاتیەکی سویدی وەکو هاوڵاتیەکی سویدی من پەیوەندیمان کردووە ئێمە تەڕەفی ئێمە پەیوەندیمان کردووە پۆلیسە تومانە کابرایەکی زمان درێژی بێ ئەدەب بەرامبەر بە کوردیش کۆمیونیتی بەرامبەر بە کورد و ڕەوەندی کوردیە جنێو بەخوا و پێغەمبەریان ئەدات دیبێتێکمان ساز کردووە ئەمانەوێت ئەو دیبێتە ئەنجام بدەین بەڵام ئەو کابرای زۆری بێ ئەدەبی کردووە و خەڵک زۆر لی پڕە ئەترسین پەلاماری بدەن بۆیە پێویستمان بە حیمایەتی ئێوەیە ئێمە پۆلیسمان داوا کردووە ئەوان ئاگان لێنە بۆ کەمە پۆلیسمان داوا کردووە زاید 4 سێکوریتی تایبەتیشمان گرتبوو لەسەر حیسابی خۆمان ئێمە مسلمانی ساحبی وعدین کەوتمان و وەرە حیمایە و سێکوریتیت بۆ ئەگرین حیمایە و سێکوریتیشمان بۆ گرتبوو ئەوە نێزانی کەمە سێکوریتیمان گرتووە چۆن ڕۆژێکیان یەک لە ئەدمینەکانی هاتە ژۆرە گوتی خۆی پارەی زۆرە و بالفعل پارەی زۆر ئەو جنێوانی کە ئەیدا بە مسلمانان و بە ئیسلام و پێغەمبەرە مولحیدەکان زۆر هەبوونە پارەیان بۆ ئەنارد لە ڕێگەی تیکتۆکە پاران هەبوو وتی پێویستی بە پارەیەوەی خۆی سێکوریتی ئەگری ئێمە شتمان تازەمات و خۆی سێکوریتیەکە ئەگری ئێمە نایگرین سێکوریتیان حیمایە ئیتر بەڵام دوایە دیار بوو ئانووس بیکەن بە خشەخش و بیکەن بە بەهانە بۆیە ناچار ئێمە حیمایەتیشمان بۆی گرت بۆ یانی کەواتە
تۆقی حکومی و تۆقێکی تریشی پرایڤێتشمان بۆی دانابوو بۆی نەبادا بەیانی کەسێکی ئەوە نییە تۆ بڵێ من بەرامبەر بە چێوێک هاوەستام کابراایەکی نەخۆشە دیسێ بڵە عربانەکەی قڵب کەرۆر خلاص بوو کابرا نەبادا خەڵک شتێکی لەگەڵا بکە دوایی بەسەر ئیسلام دابشتێ بەسەر خۆمان نایمە باکی خۆمان نیە چکە ئێمە خۆمان و ماڵ و منداڵیشمان فرۆشتۆ بەخوا باکمان نییە بەڵام ئێمە باسی فکرەکەین ئەمە وەکو نوێنەری فکر هاتبوو ئێمە شەرمان لەگەر فکرا بوو لەگەر کەسایەتەکان نەبوو لەسەر شەخصان نەبوو جە نەمانویست ئەو شەخصە ببێ بە سەمبولێک لە دروشمێک لە دروشمەکانیانە و هەروەها واش پیشان بدرێ گوایە ئەوەی کە گوتوێتی هەمووی ڕاستە بەتایبەتی کە ئەمانتان پێدا بوو کە ئەمانمان پێدا بوو ینی بۆی حەزەکەم ئەو خەڵکێک کە ئێمە بینێت ئەو پۆلیسە ئێمە داوامان کردو لە حکوومەتە و هەروەها ئەو سێکورەت و حیمایەتی هەر ئێمە گرتومانە ئەوان نەیانگرتووە ئەوان پێ لە کەڕامەتی خەڵکە ئەنێن بۆ پارە ئەوان قورئانی داناواڵێ و قورئانە سوتێن وەگە شێرەکەم بۆ نەنێنم منازانم شێر چەند 300 پاوانە چەندە کەسێکە تۆ پێ لە کەڕامەتی خەڵکەنێ خەڵک مەشاعری بریندارە بێ بۆ 300 پاوان ئەمانە کەسانێکن هێچی وجدان و کەڕامەتی خۆی فرۆشتویانە بۆ پارە چۆن پارە سەرفەکە بەجانی مامۆستا کە تۆ زانی کەسایەتێکی ئاوایە و تۆ شەڕت لەگەڵ فکرەکەیە بووە دیبێتت لەگەڵ فکرەکەیە بووە بۆ ئەم کەسانت بردە مزگەوتەوە ڕاستیدا بۆچی بردمان بۆ مزگەوت لەوانەیە کەم کەس زانی بێتی تا ئێستا تۆ تازە لەگەڵ من بووی ئەلەودی و قاعەیەکە ساز دەکەین قاعەیەکە چاکەکەین بۆچی چاکەکەین پێم وتی بۆ چاکەکەین چیم پێوتی بێگومان وتم بۆ تەعزیە بۆچی ئێمە ڕەوەندی کوردی لێرە مسلمانێک ئەمری خوا ئەکە کە ئەمری خوای کرد خزم و کەسی وایە ملحیدە پێشی عیبە وەکو عرف و عادەت نێتە تەعزیەکە خۆ نە باوەڕی بە دینەکەی و نە بە تەعزیەکە هەیە کابرایەکە چەند مادێکی کیمیاویە ئیتر پاوەرەکەی لێ کوژایە چکە باوەڕم بە ڕوح نییە ئەو مادە کیمیا بێتەوە خۆڵ و ئەڕوا پاوەستیان نە بە تەعزیە نە بە دوعایە شتانە نییە ئەی بۆ دێ وەکو عرف و عادەت جا ئەکرێ ماڵی خوا مولحیدێک بێتە ژوورێ لەوانەیە جەنابەتی هەبێ مسلمانێک جەنابەتی هەبێ بۆی نێبێتە مزگەوت مسلمانێک ئاهلی تەوحید جەنابەتی هەبێ حەرامە بێتە مزگەوت ئەو جاتو کەسێکی بێباوەڕ کە لەش پیسێک بێ نازانی غوسڵ چییە بینە ناو مزگەوتە جا بۆیە بە پەسەندمان نەزانیوە تەعزیە لە ناو مزگەوتا هەبێ چیمان کردو ئەو قاعەی تەنیشتی مزگەوتی بۆ سازەکەین جا من چۆن کەسێکی واش دیرم کە محاربی خوا و پێغەمبەر بێ دژمنی هەموو تاکێکی مسلمان بێ ئەوەنە قیازەوەن ببیهێنمە مزگەوت ئەو خەڵکی سوی دەزانێت شێلەرە یعنی چی ئەمە مزگەوت نییە لە قانونی خوا مزگەوت ئێستا ئەمە مزگەوتە من و تۆ لێی دانیشتوین ئەمە کەنیسە بووە کڕاوە تۆ بوویتە موڵکی مسلمانان ئەوە تەملیکە لە شەرتەکانی مزگەوت ئەبێت تەملیک بێ ئەگەر مزگەوت نەبوو شوێنێکت بەکرێگر بۆ مزگەوت تەملیک بەبەست یعنی موڵکی مسلمانان کڕاوەتەوە کرێ نادەی ینی شوێنێک کرێ بێت مزگەوت نییە ئەوە شوێنێک ئێگە نوێژی تیا بکەی ناوی ئەبێتە موسەڵا شوێن نوێژ خوێندن بۆیە هەر بینایەک بەکرێگرا بۆ مزگەوت بە ناوی مزگەوتیشە کە چووتە ژوورێ ئەتوانیت تەحیەت المەسجد نەکەی بۆ نەیکە لە بۆرە مەسجد نییە تەحیەت المەسجد بۆ مەسجدە بەڵام دێیتە ئەو مزگەوتەی ئێمە ئەگەر تەحیەت المەسجد نەکەی تۆ ئەکەویتە خیلاف لەوەی لە مابینی لە دەستدانی واجبێک چونکە پێغەمبەر لەسەر مینبەرا بوو سەحابە هاتە ژووری خوتبەیەدا پێغەمبەر پێی فەرموو ئەسەڵەیت دانیشت کابرا تینە خیر یا رەسوول قال قم فصل ركعتين ثم اجلس هەڵسە دوو ڕکعات ئەوجا دانیش ئەوە پێش باگیێت ئەو دوو ڕکعاتەیە دوای ناو خوتبەیە بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم یعنی چی مەبەست چییە هەندێک لە عولەما فەرمون ئەگەر واجب نەبێت تەحیەت المەسجد چۆن لە ناو خوتبە کابرا بە کابرا ئەڵێ جا مەبەستی من لێرە چییە ئەو کاتە مەسجدە ئەگەر تەملیک بێ موڵکی مسلمانان بێ ئەوێ شێلەرێ بوو شێلەرێ یعنی چی لە ژێرزەمینە ئەو بینایە ئەو خانوانی کە لەسەر ئەو مزگەوتە بوون ئەمە مەخزەنەکە بوو ئەمە کوردەکان داوایان لە کۆمۆن لە سوید پێڵێن کۆمۆن کۆمۆنیتی یا کۆمۆن کانسڵ لێرە کانسڵی پێڵێن داوان لە کۆمۆن کردو لە بەلەدی ئەو شارە یاخود شەریکەی ئەو بینایانە ئەو ژێرزەمینەی داوە پێیان بکرێ کرێی مانگانە ئەدەن کەواتە من ئەمانم نەبردۆتە مزگەوت حەزەکە مسلمانان ئەوە بزانن ئەمان توانی ئەکرێت تەکلیفێکی زۆر و ئیلحاحی زۆرمان کرد بە وەرمان گرتە بەڵام نەمانویستوە ئەمانە ببین بۆ مزگەوت بۆ ماڵی خوا
ببین بۆ مزگەوت بۆ ماڵی خوا قاعشیان قبول نابوو ئەوان بە دوای حجە ئەگەڕان بۆی مبرڕێ بدۆزنەوە هەڵێن لە دیبەیتەکە ئەگەرنا قاعی گەورەمانە پێمان خۆش خەڵکی جەماوەرێکی زۆر هات خەڵکی زۆر جێگە نەبوو. ئەسڵی دیبەیتەکە لەسەر چی بوو دەستپێکردنەکە؟ ئەسڵی دیبەیتەکە لەسەر ئەخلاقی پێغەمبەر بوو صلی الله علیه وسلم، بەڵام هیچی ئەخلاقی پێغەمبەری تێدا باس نەکرد. بۆچی؟ من خۆم بۆ ئەوە ئامادە کردووم بۆ شۆڕبوونەوە لەگەڵ یا بۆ باسی جیاوازەکە لێرە دروستە بێ. ئێمە پێشەوەی دیبەیتەکە بکەن چەند شەرتێکمان لەسەری داناوە. یەک بێئەدەبینە کە جنێ و نەدا. دوو لە چ تەوەرێک ئێوەی ئێمە ئامادەین هاتووە لەسەر ئەخلاقی پێغەمبەر و بێئەدەبێک کە بە حیساب لە قورئان و لە حەدیثا هەیە. ئێمە خۆمان بۆ ئەوە ئامادە کردوو، بەڵام ئەگەر تەماشای دیبەیتەکە بکەن هەر لە سەراتاوە ئێوێ تێستێکی من بکات دوو کەلیمە فێر بووە لە مستەڵەحی حەدیث لێرەوە لەوێ گوێت لێ برە هاتووەڵێ شەرتی حەدیثی صحیح چییە؟ چونکە ئێمە گە باسی پێغەمبەرکەین کەواتە ئەبێ ئێمە لە چوارچێوە حەدیثی پێغەمبەر باسی پێغەمبەرکەین. جا ئێستا ئەوە مامۆستا عەبدولحەمید یا کوڕی پاک یا مەلا کوڕی پاک بابزانی زانیاری و زانستی تا چەندە لە دینی ئیسلامە ئێوێ تێستێکی من بکە کە تێستەکەی کردم گوتی شەرتی صحیح حەدیثی صحیح چییە؟ شەرتەکەم وا پێ گوت کە خۆشی نەیزانی بێت. گوێت لێ برە لێرە گۆڵەکەی پێ نەکرا من پرسیارێکی ترم لە ئەو کرد ماتۆ تۆ کردتە پرسیار و پرسیارکاری ئەگە بکەیتە پرسیارکاری تەحەدایەکەم 50 پرسیاری لێ یەکەم ئەگەر یەک پرسیاری توانی جواب داتەوە من اعترافی پێکە 50 پرسیار یەک 49 غەڵەت بێ یەکی ڕاست بێ من اعترافی پێکەم بۆ شوام گوت برەوە جاهیلە بە دینی خوا چێ بێتە ملحید ئەوەی جاهل بێ المەرء عەدوٌ لما جەهەلەه سان دوژمنی ئەو شتێکە لی تێناگات. ئەمە هیچ کاتێ مەلا نەبووە دەرسم و تۆ درۆ کە درس لەکوێ وتۆ دەمە خەڵکی ئۆتۆبۆرین کاکە خەڵکی ئۆتۆبۆری ئێستا منە بین کەستان بینی و ئەو کاوەرە دەرس بڵێتەوە نا دەرسم تۆ لە تیکتۆکە لە پاڵتۆکە زمانی خۆی پاڵتاک لە پاڵتاکە زمانی خۆی مامۆستا کرێکەر یا کاک ماکواندان ئەنە ژوورەکان پێ گێسکەدا کەسێکیان پێ بلۆکە کرد کەسێکیان پێ وەرەگرت ئیشی کردنەوەی تیکتۆک بوو پاڵتۆک بوو لەوێ دووسێ کەلیمە مامۆستا کرێکار فێر بوو دووسێ کەلیمە لە کاک ماکوان مامۆستا ماکوان فێر بوو و ئاگەی لێ بوو ئەوان ئەو گومانانەی ئەو ملحیدانە کە وڵامە دەنەوە ئەو گومانان شی ئەزانێ جوابەکانیش ئەزانێ هەمووی درۆیە بەڵام ئیترە گە خوا سوبحانەوە وتەعالا سەڵبی ئیمانی لە کەسێک کرد ئاوای لێکە کە هەیە جاکە بینی لە پرسیارەکەی و لە جوابدانەیە و پرسیارەکەشم کە ئاراستە کرد پرسیارەکە من باسی عیلە شروط عیلە و موانع عیلە بوو بەڵام لەو سەیانە هەر یەکی سەرەتداوێکم هێنا بوو چکوانش هەر یەکی مقابلیشی لەگەڵایە مقابلەکەم نێنە بەر سەرەداوەکانم بۆ هێنا نەشموت ئەمە چییە نەموت ئەمانە نمونەم بۆ بێنە بۆم شی بکەرەوە هەر پێم وت بەس پێم بڵێ من لە چوارچێوەی چ باسەکەم هەر بیوت با تۆ باسی عیلە و شەرتەکەی لەگە مەنعە ئەوەندە کافی بوو یعنی نەیزانی هەر ئاوای گوتم من ناتوم تێستی تۆ بکەم ترۆکە تەماشای دیبەیتەکەکەن وتی ئەمانەیە بزانین تێست مەکات جێت لێ برا کە لێرە زانی بۆی دەرکەوت کە جاهیلە و کەش بوو بەرامبەر سۆسیال میدیاکە کەسێکە درۆی کردو خۆ هەموو عەرەبی زانێک ئەهلی علم نییە ئەگەر عەرەبی زانین تێگەیشتن بێت لە دین ئەو هەموو شەرحە و ئەو هەموو تەفسیرە بە کتابی عەرەبی هەیە بە ملیۆن کتابێ شەرحی قورئانە کراوە ئەوە معنای چییە؟ مامۆستا لە کاتی دیبەیتەکە کە زۆڵی فزۆڵێکی پێوە دیار بوو ئەوە ترس بوو یام لە ناوەڕاستی دیبەیتەکە هەڵبەتە یام زەبری وەڵامداوانەکانی تۆ بوو کاریگەری ئەو بوو لەسەری کە ئەو وەڵامێکی وای پێ نەبوو یان نەیتوانی لەسەر ناوەڕۆکی دیبەیتەکە مناقەشە بکە بۆچی گەڕێنیتەوە لە کاتێکە پۆلیسیش لێ بۆ هەردووکی ئەگەڕێنمەوە یەکێکیان ئەو سەدمەی کە لێی درابە بەڵگە و دەلی نەهاتە ناو مۆزوعی پێغەمبەر صلی الله علیه وسلم لەوەی کە مناڵێکی 9 ساڵی مارە کردبێ لەوەی کە جنێو لە قورئان هەیە و مەسائلانە هەمووی تێدا باس کرابوون ئەمانە من خۆم بۆ ئامادە کرد بەڵگە و دەیلەکام لە چاچێ مۆزوعانە قسە بکەین ئەو مەوزوعی گۆڕی کە جوابەکانی پرسیاری کرد و جوابی کرد و یەکسەر هێرشی کرد بە بێئەدەبی یەکسەر باسی کەس دەست بۆ دواوەی ژنت بێنێ و ئایا لە براتێکەوە یاخود یعنی ئێویست هەر من بڵێم ئەوە قەت لەو سەری پەڵدە و بیکوژە و ئەو مەسائلانە ئەوە دوای کەلیمەیەکە ئاگەڕا دیبەیت و مەوزوعی کە ئێمە اتیفاقمان لەسەری کردبوو ئەمەی لەبیر چوو لەبیرە خۆی بردەوە نییە ئەوە لەم دوایانە پێی درابێ لایەن ئەو دوو برادری کە دانیشتبوون ئەو دوو برادرەش خواویستی ڕیسوایان کە ئەمە سەری مارەکە ئەوانە
يعني أو حمودية أو محمدا كوريكا صباح صلاح نية باوكي ناي صلاح ناي صباح فأو حمودية هرشي الله قوانكي مرة ملحيدة إليتو بەڵام خوا کەویستی مەڕە و سوورەکەی ترش ڕیسوا بکە لەگەڵ ئەوەی هێنابوون لەوێ داینابوو ئێمە دامان نەنابوو مەڕە و ئەوەی لەگەڵا بن ئێمە دیبیتمان لەگەڵ ئەوا بوو ئەیوت نایەمە ژوورێ نیو سەعات زیاتر لە دەرێ خەڵک لێ پاڕایەوە کاکە دەستم ماچەکەین کاکە وەرە ژوورەوە کابرا چاوەڕێتێک نەئەهاتە ژوورەوە حجەیە دۆزێ و دوای وتی ئەمانم لەگەڵ نەبێ نایەمە ژوورەوە تۆ پەیامت پێ خۆ پەیام پێویستی بە قوت و هێز نییە تۆ فکرت پێ زەمانی سۆسیال میدیایە و خەڵک گوێدا بەڵام مەشیئەتی ئەڵڵا ئەوە بوو ئەبێ بێن ئەوان ڕێسوا بن ئاوا کەوتونە سوچەیەکە ئاوا دانیش وەکو مناڵی ساوە گوێت لێ برا خەڵک بە سوکایەتی نەتبینی کاتە ژوورۆچیان وت الحەمد لە سوپاس بۆ خوا نەجاتشمان بوو تۆ تا دێنی بگو خوا نییە جنێوە دەی بەخوا بەس ئەوەندە ترسابوون ئاگان لە خۆی نییە فیترەتەکەی هاتۆتە دەرێ فیترەت قساکە ئەو کەسێکی کافرکە کەوێتە دەریا هاوارەکە بۆچێ یا ئەڵڵا بەدەستە خۆشی نییە فیترەتەکەیەتی ئەو جا خاڵی دووەمیشان ئەوەی کە ئەچێتە ئیلحادە من ئامۆژگاریانەکەم با گوێ لە ڕووقی شەرعی ڕابگرن ئەوەندە کوفرەکەن هەرچی شەیاطین دنیا لێیان کوا بێتەوە هەمن احترام بۆ ئەو برایە هەیە کە ئەو برانی کە تەوبەی کرد هەر لە گروپی ئەوانە بوو لەو ملحیدانە بووە حورمەتم هەیە بۆ ئەو برایە تەقدیرم هەیە ناوم نەیەناوە بۆی لە کەسایەتی بدەم یاخود مەبەستم شکانی ئەو بێ من لە یەک لە وڵاتەکان پێی گەیم ئیتر زۆر دڵخۆش بوو پێکەوە بووین و دایم ناگوتم با 2 سەعات بخوێنم بەسەر تا گوتی بۆ مامەستە گوتم تۆ ملحید بوویتە ئێستاتی شەیاطین دنیا بەدواتەوەی لەبەر ئەوەی زۆر و بێئەدەبی کرد بەرامبەر خوا و پێغەمبەر دامناوە 2 ئاەت 3 ئاەتم نەخوێندووە وەکو گەڵا ئاوا هەڵبوەرە هەموو گیانی هەڵەپەرەوتی مامۆستەوە بۆ وام لێ دێ هەموو گیانی هەڵەپەڕە جا لەبەر ئەوەی دیبیتەکە نوسرەتەن بۆ خوا و بۆ پێغەمبەری خوا و دینەکەی بووە لاشەک کە شۆکێکی زۆریان تێدا هەموو گیانی لەرزەیەکە تەماشای ڤیدیۆەکان بکەن چۆن قاچ و دەستیانە لەرزێ ئەمانە فلاشەک ناو ئەو ئاەت و حەدیث و قورئان خوێندنەوەانە بەتایبەتیش ئەو برایە کە مامۆستا بەشار کە قورئانی خوێند هاواریانەکە قسانێک تەحملی گوێبستنی قورئانیان ناکرد جێت لێ برا و ئەو پۆلیسی کە لەوێش دانیشتی بووتی ئەمە ئیمبڵانسمان تێگاندووە ئیسحاف لە دەرەوەیە ئەگەر زیاتر دیبیتەکە بڕوە ئەو کابرابوورانەوەیەک شتێک ڕوو بدات ئێمە مەجبورین لای بدەین و بیگەینە مستەشفە چونکە ئەوە زۆر خراپ شۆک بووە ئەوان وتیان پۆلیس وایوت کە لای منە کە لە لای ئەو دانیشتی بوو پۆلیس وایوتی ئەمبڵانسمان هێناوە ئەوەی کە ئەگەر ئەوان بڵێن ئێمە بە درۆ دێننەوە ئێمە ئەتوانین مقابلی ئەو پۆلیسە بکەین وبيكاين لايف ورا بوليس تو اواد بمود امبولانس دروبه ياخذنا با بوليس خو جواب داتو تي بوليس امبولانس مان بويان بانك ولا درويه او كابرا زياتر شوق ببورانه وشتك روبدا دي بيتك على وشتو ابي بين دروا كوانا ناسيان بو كدبو كاوش بوليس كي سودي كلتك دانشتبو او مسؤولي بوليس كان دروبو او بيوج والله ما وصل هلمت جوران لە دوای دیبیتەکەەوە ناو سیارک دانیشتووە ویوت ئێمە بەستمانەوە بووە کە بیان دین بەگرت وشتانە پێوانی ئەو پەیامە ئەوە بووە کە بڵێ ئەگەر ئێمە لەوا دۆڕاوین مەوەستمان ئەوە نەبووە بدۆڕێنیا ببینەوە بەس بەڵکو مەستمان ئەوە بۆ عەسابی ئەوان ئەوە بکەین هەر ئەوە پێ دوایە ئەوەی کەوتی یا هەر بەڕاست ئەو لە مێژە بەدوایە من زۆر لە مێژە تەمەنم حیسابی مرۆڤم بۆ نەکردووە زۆر لە مێژە زۆر تەقریبشتم کۆ کردوەوە پێمە توام ڕۆژێک دابێ مەحامیەک و کەسێکی قانونیان لێ بگرم یا دەمە دادگا یعنی پێشتر وێنەی بڵاوە کردەوە وت چێ زانیاری هەیە لەسەر ئەو کوڕی پاکە معلومات مامدەنی ئێمە لە پرۆژەیەکی قانونی یاساین ئەمانەی بدەینە مەحکەمە و قانونە چەند ساڵ 7 ساڵ 6 ساڵ پێش ئێستا 7 ساڵ 6 ساڵ پێش ئێستا سکرینشۆتی شتەکانمی ماوە یعنی ئەو کابرا زۆر دەمێکە بە تەمای پلان گێڕانن بۆ ئێمە شتێکشمان نەکردو مخالفی قانون ببێ و ئازادی قسەکردن هەیە لە وڵاتە ئێمە لە چوارچێوەی ئازادی کە پێمان درراوە قسەمان کردووە کاتێکش لە وڵاتێکە ئازادی من نەمێنێ ئەڕۆم بۆ وڵاتی کە ئازادی لێبێ مش بە ئازادیەکە داگەڕاوم جا زۆر گەڕان زۆر تۆمە دروستەکەن زۆر شت دروستەکەن بەڵام تا ئێستا نانتوانیوە بە شێوەیەکی قانونی بماندنە ژێر لێپێچینەوەی قانون
بەڵێ ئەو کەسی کە ئینە لەگەڵا کرد محەممەدی ناوە بۆ لە بە تیکتۆک ئیسا وازیە ناوە کە بە کورتی ئەوە بکات بە زمانی کوردی ئەوە ناکە بە عەرەبی ئەتوانین ئەڵێن کەمتر چالاکە بە زمانی کوردیە لەبەرەوەی پێم وایە کوردەکان ئێستا تێگەیشتن هەکبەکەی دوڕا کوندەکەی کونبووە ئەوەی تێکە لێی ئەڕژێ جا ڕووی کردوتە عەرەبەکانە بۆ کردو عەرەبەکان عەرەب نازانن عەرەبەکان نازانن ئایا ئێمە چیمان کردووە لە دیبێتەکە چی گوزەراوە بۆیە جا لە ناو عەرەبەکان شتم بینیوە نووسیوانە چوینە ناو مزگەوتەکەشیانە و جێمان بەخوا و پێغەمبەریشیاندا و جاوی شەڕ صلی الله عەلەیکە یا سەڵەواتی لێدەن پێغەمبەریانە بە حیساب ناڵێ بە مەهزومی و زەلیلی و سەرشۆڕی هاتوونەتە دەرەوە گوێت لێ برا و ئەو شوێنش مزگەوت نەبوو شێلەرەیە شێلەرێ یعنی ژێر زەمین بوو نەم بردوونەتە مزگەوتە گوێت لێ برا لە ناو مزگەوت شەیهانەی مسلمانیان نەکردووە بەڵکو لە موسڵدایەکە ژێرزەمینێکە شەرتی قبولی مزگەوت کە مزگەوت بێ تەملیکی مولکە ماسا ئەمەدەی بە زمانی عەرەبی دیبێتی لەگەڵ بکەی لەگەڵ کێ جا ئەمە هیچی پێتە من دیبێتی لەگەڵ کەم برا ئەمە هیچی پێیە بۆی کە عەرەبەکانش لەیان ڕوون بێت لە عەرەبەکان ئێمە ئەو دیبێتە ژێرنووسی کوردەکەن تا ئێستا نوسخاستەکەی لای ئێمەکە بە فول هێچدیە هەمووی ژێرنووسی عەرەبی ئەکەین لەبەر نەبوونی مەجالە تۆ وەزعەکەی من ئەزانی نەبوونی مەجال نەبوو چکار خەریکی کەنیسە و کەنیسەکاری و مزگەوت دروستکردن و پۆپ گۆڕین و ئەو مەسائلەن ڕەوەندی کوردی پێویستی بە مزگەوتە هەیە لە مشارێک حەول لەدەی مزگەوت بکرێتەوە ئینشاء الله تعالى ئێمە کاتمان نییە بەڵام بە ئیزنی ئەڵڵا ژێرنووسەکەین و وەبڵاوێکن و عەرەبەکانش ئەیبین ئەو کاتە ئەزانن ئەمانە چ دەجالێک و درۆزنێکن ئینشاء الله لەوێش بارەکەی لارە بێ چونکە ئێستا عەرەبەکان وا ئەزان ئەمە هاتووە بەلایەکی خەسارەت پێنەوە پێ دۆڕاندووە بە حیسابی خۆیان لە کۆتایی مامۆسا گەر سەبارەت بە دیبەیتەکە بە گشتی شتێک ئەگەر نەوت باس نەکراوێت ئەتەوێت شتێک زیادکەی فەرموو وڵای پێم وابێ برای ئاگاداری کردینەوە تۆ ئەڵێ وەختی خۆی ئەو بێباوڕ ئەو ملحیدانە کەسێک لەوانە چۆتە ژوورەکە و توتی ئێمە پۆلیسمان تێگەاندوو بۆ دیبەیتەکە ژوورەکەم بەس چییە؟ ژووری تیکتۆکی خوان پیاوی دوای سۆسیال میدیانە بەس پێت لێ برا بەخوا درۆەکەن چۆن درۆتان لەگەڵەکان ئاەتەکان و حەدیسەکانە گۆڕن ئەوەش بە هەمان شێوە درۆیە مسلمانینە وەڵڵای ئێمە پۆلیسمان تێگەاندووە دوای پۆلیس ناتوانێت بێتە شوێنێک بەبێ ئیزنی ئەو شوێنە گەر کۆمونیتیە مسەڵاش کە داویانە پێێت ئەمە کۆمونیتیەکە بە ناوی کوردی کردوتەوە کاکارزان مەسئولی ئەو کۆمونیتیە لە ڕێگەی کاکارزان بەڕسمی داوامان لە حکومەت کردووە ئەو جا حکومەت پۆلیسی ناردووە یعنی مولحید هیچی پێ عیب نییە هەموو شتێک درۆەکە یعنی ئەو تۆ کە لە ئەوروپای عیب نییە و درۆەکەی لە ئەوروپا کەسەیە بێتە ناو کۆمونیتیەک کەسێ بێتە ناو کۆمونیتێک و نابنکەی کۆمونیتێک بە بێ ئیزن وەرگرتن لە لژنەکەی ئێمە بانگمان کرد ئێمە پۆلیسان بانگ کردووە بەڵێ مامۆستا کاتمان تەواو بوو زۆر سپاس بۆ ئامادەی جەناب زۆر سپاس بۆ کاتی بێت بەخشین زۆر سپاس